بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵەزانم لەگەڵ ستافەکەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی لە نزیکەوە لە خزمەت مەڵبەندەکان لە ڕابردووە بووین ئێستش لە خزمەت مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری کوردستانین سەدان کیلۆمەتر هەزاران کیلۆمەتریان بڕیوە هاتوونەتەوە بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ڕابردوو کە لە کۆنگرەیە ناوی کۆمەڵی ئیسلامی گۆڕا بۆ کۆمەڵی دادگەری کوردستان لەم بەرنامێدا لە خزمەت خوشکوبرایان بەرپرس و ئەندامانی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری دەبین بزانین ئیشوکاری ئەم خوشکوبرایانە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە هەندەران لە وڵاتانی ئەوروپا لە چه ئاستێکایە و چۆن ئەتوانن ئیش و کارەکانیان لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی کاروباری بەخشینەوە لە ڕووی کاروباری پەیوەندیە سیاسی و کۆمەڵایەتیەکانەوە لە کاروباری مەڵبەندی خۆیان و لە کاروباری خوشکانەوە چۆن دەتوانن کاروبارەکانی خۆیان ڕای بکەن بۆیە زۆر بەڕێزان میوانداری زۆر بەڕێزان مامۆستا سامان ڕەباتی بەرپرسی مەڵبەندمان کردووە هەروەهای هەریەک لە بەڕێزان ئەڤین عەلی وەک نوێنەری خوشکان لە مەڵبەندی هەندەران ڕزگار سیوەلی ئەندامی مەڵبەند هەروەها سۆران سەنگاوی ئەندامی مەڵبەند هەروەها ئەبوو بەکەر حەسەن لە کاروباری پەیوەندیەکان هەروەها هەردیشە حەسیب کارگێڕی مەڵبەند و بەرپرسی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی هەندەران هەروەها حاجی فەرهاد پێنجوێنی بەرپرسی نووسینگەی بەخشین لە هەندەران مامۆستا سامان سڵاوی خوارد لێبێ سوپاس بۆی کە لەم بەرنامەیە ئامادە بوون بەخێر بێنەوە بۆ هەرێمی کوردستان خێر و بەرەکەتان هێنابێ زۆر سپاس قوربان ئەگەر لەوە دەست پێ بکەم ئەم جارە چەند ڕۆژێکە لە کۆنگرەی چوار تەواو بووین و نەجاتمان بووە ئەم جارە ژمارەیەکی بەرچاو لە خوشکوبرایانمان لە هەندەرانەوە هاتوونەتەوە بۆ نێو کۆنگرە ئەمە لە چیوە سەرچاوی گرت ینی بە زەڕورتان زانی یان هۆی چی بوو بۆ حەماسەتەوە لە کاتێکا کە گەشتی فڕۆکەخانەکان بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە هەندێک تاقیدات و هەندێک بابەتی لەسەرە ئێوە بم حەماسەتەوە هاتون تۆ بەشداریتان کرد لە کۆنگرەی چواری کۆمەڵە هۆکارچی بوو بالێەوە دەست پێ بکەین فەرمووی سەرەتا زۆر سپاس بۆ جەنابتان ئێمە هەر بۆ دڵنیای ئێمە تقریباً 18 ئەندام کۆنگرەمان هەبوو بەڵام لەبەر هەندێک ئەسباب 8 کەسیان ناتوانانی بەشدار بن بە تاکیدەوە دڵنیاییەکە بووی کە کۆنگرە بلای ئێمەوە گرنگ بووە ئەمانزانی کە کۆنگرە لە هەموو حیزبێکا وێستگەی گۆڕانکاریە و ئێمەش ئەمانزانی کە کۆنگرەی ئەم جارەی کۆمەڵ زیاتر گۆڕانکاری بەخۆی ئەبینێ ئێمەش بەڕاستی وەکو 4 ساڵ ئیشکردنی ڕابردوو حەزمان کردووە قسەمان هەبێ و پەیامی خۆمان هەبێ لە ناو کۆنگرە زۆر ئامانجی ڕئیسی بە شێوازێکی گشتی یەکەم مەڵبەندن لە دوای کۆنگرەوە لە خزمەتانە بەرنامەکەین بە شێوازێکی گشتی لە کاروبارەکانی دوو ڕۆژی کۆنگرە هەم لە هەڵبژارنەکان هەم لە مناقەشە و با بڵێن گفتوگۆ لەسەر بابەتە پەیڕەویەکان کۆنگرە لای بەڕێستان چۆن ئەوەی کە من تێبینیم کردو لە کۆنگری تریشا بەشداریم کردووە ئەی کۆمەڵ مەجالێکی زۆر ئەدەن بەڕاستی بە مداخەلە بە بەشداری خەڵک لە ڕەجیاوازەکان ئەوە بەڕاستی خاڵی هەرە ئیجابی کۆنگرە بووە و ئەو ستافەشی بەڕاستی سەرپەرشتی کۆنگران کرد خی گەورە پاداشتیان باتەوە ینی ئەزیێت و ئەرکومانمونێکی زۆری پێوە دیار بوو بە شێوەیەکی عام قەناعتمە کۆنگرە نسبەتێکی زۆر باش نەجاحەتی هێنا لە ئیدارەدانە و ئەنجامەکەشی بەڕاستی بە دڵی زۆرینەی ئەندامان و بە تاکید هیچ شتێکیش 100% بە دڵی هەموو ئەندام ناوێت چونکە تۆ 900 ڕەئی جیاواز زیاتر کۆ کردێتەوە لە شوێنێکە هەموو خاوەنی ڕەئی خۆی و بیری خۆیەتی تۆ ناتوانانی هەمووی کۆکەیتەوە لەسەر ڕێیەک بەڵام لەبەرەوەی سیستەمی ئیشی ئێمە زۆرینەیە الحەمدوللا شتەکان بە زۆرینە تێپەڕیوە و هەموو ئەندامان ئەوەشی کە دەنگیشی نەداوە بۆ شتێک کە پێی ڕەئی جیاوازی بوو بێ نەتیجەی شوراوە بۆ هەمووی تەسلیمی ئەنجامەکەی بووە مامۆستامان ئەنی دایم دەوترێ کۆمەڵی ئیسلامی با بڵێن پڕێتی لە گۆڕانکاری هەمیشە لە کۆنگرێک بۆ کۆنگرێکی ترتان لە ساڵێک بۆ ساڵێک کارکردنی داهاتووی خۆی گۆڕانکاریەکە ئەگەر تۆزێک بگەڕێنەوە دو کۆمەڵی ئیسلامی لە هێزێکی چەکدارەوە ئێستا هێزێکە تەنانەت پاشگەری با بڵێن ئاوەڵناوی ئیسلامیەکەی لە خۆی کردوتەوە ئەم گۆڕانکاریانە لە نێو کۆمەڵی ئیسلامیە
لە پای چی بۆ ڕوو ئەدەن هۆکار چیە کە ڕوو ئەدەن ئایا مەدروس و دریاسەکراوە کە ئەم گۆڕانکاریانە ڕوو ئەدەن یان چ بابەتێکی ترە بڕۆی بەڕێستان قەناعەتمان لەبەرەوەی کۆمەڵ هێزێکی خۆماڵی هەڵقوڵاوی ناو بیئەی ناو ژینگە کوردەوارەیە بە پێی قۆناغەکان مەسەن کە سەرەتا پەیوەندی ئیسلامی بووە ئەگەر بپرسیم بۆچی پەیوەندی ئیسلامی بووە ینی بۆ بەرگریکردن بووە لە مافی نەتەوەیەکە خەڵکێک لەوانە لەژێر ئاڵایەک ناوی بەرنامەکانیش نهێن بەزمووی لەژێر ئاڵایەک کە نامۆ بووە بە مێژوو بە کولتوری کورد ئەمان ئاڵایەکیان بەرز کردەوە کە هاوتەری بوو ئاوێتەی میلەتی کورد بووە ئیتر بۆ ئەگەر بێت سێریکانی ئەو هەڵقوڵانە ناو خۆڕسکیە لە ناو کووردا سەرکردەکانی بە بەردەوامی ویستویانە چی باشە بۆ ئەو قۆناغانی خوان ئەنجامی بن بۆیە زۆر ئاسایی بوو هەتا ئێستا و ئەم ناوی کە بۆ بە کۆمەڵی دادگەری چەند جارێک ناوی بۆ حیزبەکە گۆڕاوە و سەرکردەی یەکەمی بڵێن کە کۆمەڵی دادگەری جەنابی مامۆستا عەلی باپیر کە ئێستا سەرۆکی حیزبەکەیە چونکە خۆی کەسێکی شارەزای بواری شەرع و فقه و واقعە خۆشی لە واقعە ئیشی کردووە عادەتەنە و ئینسانانە بە بەردەوامی وەکو زانا کۆنەکانیش زانایەک دەگمەنە ببینی کە لەسەر ڕێیەکی خۆی بە بەردەوامی مابێتەوە ئللا لەو شتانە نەبێت کە پێوتێ ثەوابیتی دین نەگۆڕەکانینا لە گۆڕاوەکانە بە بەردەوامی مامۆستا خۆی ئەو عادەتێکی هەیە بە پێی سەردەم و زروفەکان قسەی خۆی هەیە بە تاکید خەڵکەکەیش لە کۆمەڵی ئیسلامی سیقەیەکی باشان بە جەنابی مامۆستا هەیە و ئەوەشە سەبەبی گۆڕانکاریەکان من وا ئەبینم وەڵێ مامۆستا من بە تایبەت ئەگەر هەر لە ناو کۆنگرە بمێنینەوە ینی ئەو گفتوگۆ چڕوپڕی کە لەسەر بابەتەکان نەکرا لەسەر پەیڕەو بە تایبەت و بە تایبەت گەورەترین خاڵ ینی گرنگترین خاڵ درەوشاوترین خاڵ با بڵێن هەمواری ناوی کۆمەڵ بوو یا با بڵێن لابردنی ئاوەڵناوی ئیسلامی بوو ئەمە قسە و گفتوگویەکی زۆری لەسەر کرا ینی کات و ساعاتێکی زۆری پێبەخشە لەلایەن ئەندامان و مامۆستانی بەڕێز و برایان و خوشکان ئەوانەی کە هەم با بڵێن موسیر بوون لەسەرەوەی ناوەکە خۆی بمێنێتەوە هەم لەسەر ئەوەی ئەوانەی کە پێشنیاریان کردو ناوەکە بۆڕێ ینی جەدەل و مناقەشە و بابەتێکی زانستیانی زۆر ئەکرا تۆ ئەم قسەکردن و ئەم جەدەلەی ئەندامانی کۆنگرە لە چه ئاستێکا بینیت من ئەتوانم نای بڵێم زۆر ڕاقی بوو لەبەرەوەی یعنی جەنابی مامۆستا ڕێیەکی هەبوو مامۆستای تر لە دوای ئەو هەڵەسان پێچوانی مامۆستا قسەیان ئەکرد ئەو ڕایان پێ باش نەبوو کە من لە کۆنگری پێشوو هەتا کردم بە بابەتێک نووسیم ینی مامۆستا هەستا بۆ سێشت لە کۆنگری سێشتی پێ باش بوو کە بکرێت یەکیان لەوە ئەوە ناوی ئەمیر بگۆڕێ بۆ سەرۆک یەکێکیان ئەنجومەنی سیاسی ڕاستەوخۆ هەڵنەبژێرێ لە سەرکردایەتی هەڵبژێرێ و یەکێکی تریشیان ئەوە بوو کە ئەنجومەنی سیاسی ژمارەیان لە حەوت نەبێ نۆبێ مامۆستا بۆ هەرسێکی هەستا سەر ستەیج و دەنگیشی نەهێنا کە بالفعل ئێستا ئێمە لەم کۆنگرا دوانیمان ڕاست کردەوە قسەکەم ئەوەیە مامۆستا من خۆم لە نزیکی شەو پێم وتووە ینی چەند جار ئەو قسانە مامۆستا نایە ڕێی خۆی فەرزکە قەت ئەو عادەتەی نەبانی مەسەن ئەگەر قەناعەتی بە شتێک هەبێ تەرحی قەزەکەی خۆی ئەکا و مبەرڕەکانی باسەکە بەڵگەکانی باسەکە ئێتە جێهێڵێ بۆ ئەندامانی کۆنگرە سەمانی شتی کە ئێمە لە کۆنگرا بینیمان بۆ نمونە ئەو مامۆستا بەڕێزانەوە ئەندامانی کۆنگرەکە بۆ نمونە هەڵەسان باسییان لەوە کرد کە بە ئەم ئاوەڵناوی ئیسلامیە لە کۆمەڵ نەکرێتەوە بەڵگە و دەلیل و با بڵێن بەڵگە شەرعی عەقڵی سەردەمیەکانیان ئەخسەڕ و دوجار لە ینی هەندێک لەو مامۆستا و برابەڕزانە ئەیانوت خۆ ئەگەر زۆرینەی دەنگی ئەندامانی کۆنگرە لەگەڵ ئەوە بوون هەر بگۆڕێ ئێمە سەمیعنا وەئەطەعنا ئەم خاڵە بەلای تۆ چۆن ئەمە خاڵێکی هەر زۆر جوان بوو زۆر ئیجابی بوو چونکە ئەگەر وانە نەوتایە دڵنیا بە کێشەی زۆر گەورە ڕوودا چونکە ئەمە خەڵکێکمان هەیە بمان و نەمانوێ یعنی مێژوویەکی لەگەڵ ئەو ئاوەڵناوە و قەناعەتیشی بۆ دروست بووە ئەوە نیشانەی مسلمانێتی و ئیلتیزاماتی ئێمەیە ئەگەر ئەوە لێ بکەیتەوە ئەو نەقسەکانی ئەو تەسەوری بۆ دروست بۆ من مافی ئەدەمێ بەڕاستی بەس کە کاتێک ئەبینە مامۆستایەک لە خۆی بە تەجربەتر لە ناو جیهادا بەشداری کردو بە فعلی لە ناو پرۆژە سیاسەکە و کارە سیاسەکە بووە ممارەسەی وەزارەتی کردو ممارەسەی بڵێن ئەندام پەرلەمانێتی کردووە کە هەڵەسێتەوە لە بەڵێ ئەمە شتێکی سنەتە نەواجبە لە مەجالە مباحەکایە ڕێک پێدراوەکانە دوێنێ ناوێکمان لە خۆمان ناوە ئەمڕۆ ناوێکی تر ئەنین لە خۆمان بەڵام ئێمە لەبەر ئەو مێژووی کە ئەو ناوە هەیەی حەزەکەین بمێنێتەوە بەڵام ئەگەر نەیژمێنێتەوە سەمع و تاعامانەیە ئەوە یەکێکە لە بنەما
دامەزراوەکانی ئیشی شورایە ئیشی شورا وایە زۆرینە قەراری منفەزە و ئەوی تر ملزەمە بێ پێوی چونکە گەروانەکەی هەموو دانیشتنە ئینشقاق و کێشەیەکی لە دوا دروستە زۆر باشە وردە وردە بینە سەر کاروباری مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری مامۆستامان بێگومان کەوترێ هەندەران کەوترێ ئەوروپا وڵاتانێکی زۆرە وەکو مەڵبەندێک نییە لە هەرێمی کوردستان سنوورێکی جوگرافی لە قەزایەکە لە ناحەیەکە یان لە پارێزگایەکە هەبێ لە چەندین وڵات دەگرێتە خۆی چەندین با بڵێن پانتایی جیاواز لە خۆی ئەگرێت منەکرێت لە مامۆستامان بپرسم وەکو بەرپرسی یەکەمی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری کوردستان سنووری کاری ئێوە بە شێوازێکی گشتی کوێیە چەند وڵات لە خۆی ئەگرێ لەکوێ دەست پێکا لەکوێ کۆتایی دێ ئێماڵێن قسەکەمان وایە لە هەموو سنووری ئەوروپا هەر سوچێکی ئەو ئەوروپا ئەندامێکی کۆمەڵی ئێمەی لێبێ ئەوە سنووری ئێمەیە بۆیە ئێمە سەنن کە جەولەیەکمان کردو بە ئەوروپا گەر ناوی وڵاتەکان بڵێم لە بەریتانیا و دەرچوین بە سایارە ڕۆیشتوین چوینەتە فەڕەنسا چوینەتە بەلجیکا چوینەتە هۆڵندا لە هۆڵندا چوینەتە ئەڵمانیا لە ئەڵمانیا ئەمە تەبەن سەردانی تیابوو لە ڕێگایە لە ئەڵمانیا چوینەتە دانیمارک لە دانیمارک چوینەتە سوید لە سویدۆ چوینەتە فنلەندا ئەو سنوورە گەر هەرێکێ لە خەریتا سەیریکا ئەو سنووری مەڵبەندی هەندەران باش لە هەریەکێ لە وڵاتانەی باست کرد لە هەریەکێک تەمەنە وڵاتانە هەنێکیان هەن وەکو چۆن لە عراقی ئێمە سیستمی فیدراڵی پێڕەوە کرێت ئەگەر یەک هەرێمیش بێ بەڵام لەوێ ینی کۆمەڵێک هەرێم هەن لە هەموو ئەو هەرێم و وڵاتانی باست کرد و ئێوە پێی گوزەرتان کرد و پێی گەڕاون ئەندام و دۆست و لایەنگر و دەنگدەری کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری بوونی هەیە وەکو دەنگدەر بە تاکید لە هەمویان هەیە ئێمە چونکە لە هەندێک شوێن دەنگمان هێنا ئەسڵان هەن نەمانزانی ئەندامیشمان هەیە لە کاتی انتخاباتە بەڵام بە شێوەیەکی چڕوپڕ ئێمە بەریتانیا زۆرترینی ئەنداممان لێ لە دوای بەریتانیا ئەڵمانیا و وڵاتانی ئەسکەندەنافی بە تایبەتتر فنلەندا بەڵام بۆ لە سویسراش ئەنداممان هەیە نەگونجاوە بچین سەردانیان کەین تۆزە مەسەلەن منطقەیەکی جوغرافی دوورترە باش مامۆستامان ئەمە لە ڕووی ئیدارەدان لە ڕووی کۆبوونەوە لە ڕووی هەرچەنە ئێستا بابی تەکنەلۆژیا زۆر پێشکەوتوتوان هەموو بڵین کۆبوونەوەکانی مەڵبەند چ کۆبوونەوەی کارژێڕی بێت چ کۆبوونەوەی ئەندامانی مەڵبەند بێ لە ڕێی با بڵین ڤیدیۆ کۆنفرانسەوە ئەنجامی بن بەڵام خۆ دوجار تەواصل و بە یەکگەیشتن و یەکتر بینینتان لە کاتێکا ئەمازین لە ئەوروپا کاروبار و ئیش و کار زۆر قورسە سەعاتەکانی ئیشکردن و ماندووبوون زۆرە لەوێ ئەمە گرفتی بۆ ئێوە دروست نەکردووە بەتاکید گرفتی بێجوابی هەندێک برامان هەندێک خوشکمان گرفتی مادی هەندێکیان یا گرفتی هەندێک جوابی هەیە بەڵام جنسی نێبێ ڤیزە تەقدیم کاوانە هەمووی گرفت و گرێن بۆ بەڵام بەڕاستی نەمان هێشتووە حد الئیمکان یانی تەسیل لە ئیشەکەمان بکات لەبەرەوەکە جەناب فەرموود ئەو تەکنەلۆژیا و وەسایلانەی ئێستا داهاتووە توانیمانە بەشێک لەو فەراغی پێپڕکێنە بەڵام وەکو داهێنانێک لە خولی پێشوی مەڵبەندە ئێمە هاتین کەمپینێکمان دروست کرد ساڵانە کەمپینە بکەین بەیەکەوە سێ شەو پێکەوە بمێنینەوە ئەم کەمپینە ئیشی ئەوەیە کە بڵێن پێشوەخت شوێن و جێگە دابینەکە لە ڕێی ئیداری مەڵبەندە و پەیوەندی کرێ بە خەڵکەکەی خۆمانەوە تاوان هەر بۆ کۆمەڵیشمان نییە بەڕاستی بۆ هەر ئایلێک کە پێی خۆش بێ مفاتەحیانەکەین لەوێ سێ شەو پێکەوە ئەمێنینەوە دوو ڕۆژ و سێ شەوەکات لەوێ بەرنامێکی چروپڕمانێ ئیتر ئەوە بۆ دیدارە گشتێکەیە ئیشی حیزبیتیان نیە لەو شوێنە زیاتر هەر دیدارێکی گشتی و محازەرە و جوێکی ئیمانی و ئەو بابەتانێ وەکو بە دیلێک بۆ ئەو لێکدابڕانی کە هەیە زۆر باشە کۆمەڵێک مزگەوت هەیە لە شار و لە وڵاتەکانی ئەوروپا و لەو بەتایبەت لەو منطقە جوغرافی جەنابن ئاماژەت پێکرد ئێوە پەیوەندیتان لەگەڵ مزگەوتەکان لەگەڵ نوێژخوێنان لەگەڵ جالی مسلمانان بە شێوازێکی گشتی چ ینی ئەندام و لایەنگر و دەنگدەری کۆمەڵی دادگەریش نەبن بۆ نمونە بەتایبەت کوردەکان بە شێوازێکی گشتی پەیوەندیتان لەگەڵ مزگەوت لە ئەوروپایە چۆنە هەر مزگەوتێک ئەبینی لەوێ کراوەتەوە تەبعاً لەبەرەوەی کوردستان وەکو هەرێمێک یەکێک نییە لە وڵاتانی کە پشتیوانی مزگەوت بکە نەمبیستوە ئەگەر هەژبێ لەوادێ لە بستەوای شخصی بوو بێ لە مەسەن کەسێک لە پلەدار بێ لە حکومەتا خۆی بەخشینێکی هەبوو بێ بۆ مزگەوتێ بەڵام وڵاتانی تری ئیسلامی بەشێکیان ینی خۆیان پشتیوانی مزگەوتەکەن و ئیمامیشی بۆ ئەنێرن بەڵام ئەو مزگەوتانی تۆ ئەیبینی تۆ هەمووی لەسەر شانی جالیی کوردی کراوەتەوە ئەو خەڵکو و ئەندامان دۆست و لایەنگر و دەنگدەری کۆمەڵ بەشێکن لەو خەڵکە کە هاوکاری مزگەوت هەرکەس لە سنووری خۆیان و ئەو برانش کە توانا و ئیمکانێتی خۆتبە و ئیمامەتیان هەیە یاخود دۆستی کۆمەڵن یا لایەنگرین یا ئەندامن ئەوانش بە تایبەتی لە ڕەمەزانانە یعنی توانیوانە هاوکاری بەشێک لە مزگەوتەکان
ببن و هەندێک براشمانێ لە ناو ئیدارەی مزگەوتەکانە خۆی بە فعلی هەندێک خوشکمانێ لە ئیدارەکانە یا دەرس ئەڵێتەوە لە مزگەوتەکانە بەڵام یعنی ئێمە وەکو قەناعەتی کولی خۆمان کە دەمێک ساڵە بۆ قەناعەتە گەیشتوین کە ئەڵێن چوویتە ئەو دیوی مزگەوتەکەەوە تایبەتە سیاسیەکانی کۆمەڵ لەم دیوەدانێ چونکە ئەوە شوێنی یەکێتیە پارتیە گۆڕانە خەڵکی بێلایەنە برانیە گرتو هەر کەسێکە لەوێ کە نوێژەکەیترەوە تۆ مسلمانی تو هەمووتان ڕوو لێ قیبلەن و لەبەرەوە سیاسەتی ئێمە لە ئیشکردن لە ناو مزگەوتا بۆ شێوە بوو زۆر باش پەیوەندیتان لەگەڵ لایەنە سیاسیەکان کە لە هەرێمی کوردستانن و لەوێژ بنێرەتیانێ و خەڵکیانێ و ئەندامیان هەیە بە شێوازێکی گشتی چۆنە بە تایبەت لەگەڵ لایەنە ئیسلامیەکان ئێمە وەکو حیزبە کوردستانەکان تەنانەت نەک لەسەر ئاستی هەرێم کە بڵین کوردستانی باشوور لەسەر ئاستی هەر چوار پارچە ئێمە بڵێن ئەنجومەنێک کە بۆی حیزبە سیاسیەکان دانیشتنی دەوریمان هەبووە لەگەڵیانە پێش من ئەو برانی کە بەرپرسی مەڵبند بوون ئەوان بەشدار بوون دوایش کە هاتووە بەشدارون بەڵام بەڕاستی لەو کاتە لەو کۆتاییەکانی ئەم چەند ساڵی پێشوو کە گۆڕان و ململانێکی تند لەگەڵ پارتیا دروست بوو پاشتر مەسەلەن مەوزوعی پەکەکە و پارتی مەوزوعی ڕیفراندۆم ئەمانە کۆمەڵێک کێشە بوون ئەو جۆرە دانیشتنی سارد کردوتەوە بەڵام بە شێوەیەکی عام وەکو کۆمەڵ ئێمە پەیوەندیمان زۆر باشە لەگەڵ زۆربەی حیزبەکان و لەگەڵ حیزبە ئیسلامیەکان ئێمە یەکگرتوو ئەتوانم بڵێم ئەوەی من شک بەرم هەر ئەوان نوێنەر و خەڵکیان هەیە لەوێ الحەمدوللا زۆرێکی باش ئەی لەگەڵ کەسایەتی ئیسلامیەکان ئەوانەی کە لە چوارچێوەی پارتێکی سیاسیانین لەگەڵ بانخوازەکان جا چ کورد بێ چ غەیری کورد بێ پەیوەندی و عەلاقە و سەردان و ئاموشۆ و یعنی با بڵێن بیر و ڕائەڵ و گۆڕینەوەتان چۆنە ئێمە لەگەڵ مامۆستا بێلایەنەکان یعنی بەڕاستی ئەوان ئێمە بەخۆیان حسابەکەن و ئێمەش ئەوان بە خۆمان حسابەکەن الحەمدوللا عەلاقەی زۆر باشمان هەیە چەنەها دەورە و کۆڕ و سیمینارمان هەبوو ئەوانمان بان کردووە کە وتیان تیا هەبێ الحەمدوللا ماڵجاییمان نەکردووە لەگەڵیانە زۆر باشە من پرسیار و بابەتی کە ماوە لە خزمەت جەنابەتە بە دەرفەتێ بین بە خوشک و برایانیش دوایی بۆ هەندێک بابەتی ترە گەڕێمەوە خزمەت جەنابەت دادا ئەڤین سڵاوی خوارد لێبێت ئەڤین عەلی لە مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری کوردستان سواز بووی کە لە هاتنەوەتان بۆ هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی سوازتانەکەین کە دەرفەتان ڕەخسان لەگەڵتانە ئەم بەرنامەیە تۆمار بکەین دادا ئەڤین ئەگەر بینە سەر کاروباری خوشکان بە شێوازێکی گشتی لە هەندەران وەک لە مامۆساشم پرسی پێشتر ئەمە گەڕەکێک و ناوچەیەک و شارێک و پارێزگایەک نییە هەڵەبجە و سلێمانی و دۆک نییە زۆر ئاسان بێ یەکتر بینین و لە ماواعید و لەوانەیە کاروباری خوشکان بە شێوازێکی گشتی لەوێ خوشکانی ئێمە خوشکانی با بڵێن مولتەزیم بەدینەوە ئەندامانی کۆمەڵ لەوێ دەنگدەر و لایەنگرانی ئێمە بەچیەوە مەشغوڵن سەرقاڵی چین لەگەڵ ئیش و کاروبارەکانی دەرەوانە هەیەە یان نیانە چۆن لە ماڵەوە و لەگەڵ ئیش و کاروبارە حیزبیەکەیە چۆنن یعنی حەزەکەم وێنەیەکی کاروباری خوشکانی دەرەوەم بۆ بگوازیتەوە شەوقی سەلام عەلەیکوم وەک خۆت ئاماژەت پێکرد ئێمە خوشکان لەوێ لەبەروی هەرێکەوە لە شوێنەکە بە ناتوانین کۆنتاکێکی ڕاستە خۆمان هەبێ ڕووبەڕوو بەڵام ئێمە کۆنسە سامان ئاماژەی پێکرد ساڵانە کەمپینمان هەیە لە کەمپینەکە ئێمە وەکو خوشکان کۆنفراسی تایبەت بە خۆمانمان هەیە کاڵەسین بە تاوتێکردنی کاروباری خوشکان لە ماوەی ئەو ساڵەیە و هەڵبژاردننی خوشکێکی تایبەت وەکو بەرپرسی خۆمان وەکو خوشکانیش لێ زۆربەی ئەرکەکەوێتە سەر خوشکان لێ چونکە بە حکومەوی پیاوان لە دەرەوەن زیاتر تۆ پەروەردەی مناڵ و ماڵ ئەکەوێتە سەر خوشک لەوێ لەبەر ئەرکێکی زۆری لەسەرە لەبەر ئەوە توانیمانەکەوە هەریەکە و لە شاری خۆیان پەیوەندیەکی پتەوی هەبێ لەگەڵ ئەو خوشکانی کە لەوێن بە تایبەتی خوشکانی کە ئیلتیزامیاتێکی دینییان هەیە و هەروەها توانیمانە ئەو خوشکانی کەوا توانێت دەرزوتنەوەمان هەیە لە مزگەوتەکانە وەکو کەسێکی بەلایەن دەرز بڵێنەوە لەخوا بەزیابێ چەند خوشکێکیمان هەیە کەوا دەستێکی دیاریکراویان هەیە چەند ساڵانێکە لەوێ دەرزەڵێنەوە بێ بەرامبەریشانی ئەوەی کە توانی بێتمان کردومانەیە ئەو خوشکانی خەڵکە چۆنە بۆ ئەو دەرسانە قەرەباڵخن لەخوا بەزیابێت دەرزەکان زۆر قەرەباڵخن جاری وا هەیە داوا لە خوشکەکەین کە بێن دەرز بڵێنەوە چونکە ئێمە ناتوانین کۆنتڕۆڵی ئەو هەموو مناڵە بکەین و ئەو خوش عیلانی کە سەرەتان و لە کوردستانە وێن جاری وا هەیە هەوڵێن دەستگیرۆی خوشکەکان بکەین بیان هێنین یارمەتیان بین بە ئەو ڕێنمونانی کە پێویستیانە بۆی ڕابێت لەگەڵ ئەو بیئەیە کە لەوێ ئەژی
یارمەتێکی و یارمەتی و دەستگیرۆیەکی باشیانەکەین. دادا ئەڤین ئێستا بڕوا ناکەم دابڕاونین لە هەرێمی کوردستان لە خزم و کەس و کار و بەهۆی ڕاگەیاندن و بەهۆی تۆڕی کۆمەڵایەتیەوە ئەزانن ینی با بڵێن گرفتی کۆمەڵایەتی و ئەخلاقیمان لە هەرێمی کوردستان کەم تا زۆر هەیە بەتایبەت ئافرەتان ینی با بڵێن ڕیتمێک هەیە ویستێک هەیە ئەویستێ ئافرەتان و گەنجان لادەر بن لەسەر ئەسڵی هەم دینەکەیان لابچن هەم لەسەر ئەسڵا با بڵێن کولتوری و نەتەوایەتەکەیان ئەمە بۆ خەڵکی با بڵێن کورد بە شێوازێکی گشتی لە ئەوروپایەکی ینی بە تەواو کراوە بەبێ سانسۆر ئازادیەکی ڕاهەیە لەوێ ئەم گرفتە لەوێ چۆنە ینی لەوێ خەڵکی ئێمە ئافرەتی ئێمە بەعام باسەکەم نەگەر با بڵێن مسلمان و مولتەزیمەکان لەوێ گرفتەکان چۆنە ینی کاری ئێوەی قورس نەکردو بۆەوەی کە بەرەنگاری ئەو لێشاوە ببنەوە لەوێ ئێوەش بەدڵنیاوەوە ئێمە لەوێ کە تۆ مناڵێک پەروەردەیەک ڵی تۆ مسلمانیت کەوتە مسلمانی ئەو سنووری خۆی ئەزانێت بەڵام زۆر جار پرسیاری ئەوی لا دروسە بێت کە خەڵکێکی ئێرە بینێڵێ ئایا ئەو مسلمان نییە بۆوە ئەکات بە تایبەتی ئێستا ئەبینین ئافرەتانمان خوشکانمان زیاتر لێرە ینی بەلێ شاو خەریکە لە ڕیز خاستن سۆشال میدیاوە لەیتر لە سنوور دەرئەچێت بەڵام ئێمە ئەگەر بێت و بیتە ئەوێ کە خوشکی لێرەوە کەیەتە ئەوێ بیئەکە کە ئەبینێ زۆر غەڵەتە ئەوەی کە ئەو لێرە سەیری کردو زۆر جیاوازە لەوێ زیاتر دەست بە دینەکەیەوە ئەگرێ چەنەها خوشکمان هەیە لێرە سافیرە بۆ نوێژی شینە کردووە کاتت ئێوە لە خوا بەزیابێ بۆ بەم حاجەبە کەسێکە لەو کەسە چالاکەکانی ناو مزگەوتەکانیش بگرە کەیت ئەوێ سیرەکەی ئەوە نییە کە تۆ ئەیبینیتیان زۆر بیئەکە جیاوازترە لەوێ خۆشەویستیت بۆ دینەکەی خۆت زیاترە بێ وەکو خوشکانی شەڵمانیا و پەیجی خاصمان هەیە ئێمە و لە فەیسبووکەوە لە ڤایبەری شاکەوە زۆر کالاکە پەیجەکەمان لەوێ لە بواری کۆمەڵایەتیەوە پەروەردەی مناڵان بواری تەندروستی بوارە دینیەکە پەیجێکی فراوانە و هەر کەسە و لە بواری خۆیان بابەت پۆستەکە بۆ پەیجەکە ئەندامی کۆنگرە بووی ڕێژەیەکی بەرچاو لە خوشکان لە ناو کۆنگریا لەو 900 کەسە حزوریان هەبوو و با بڵێن هەر بە دەنگدانی ئەندامانی کۆنگرە ڕێژەی کۆتای ئافرەتان بەرز کرایەوە چوار خوشک ئەبوایە لە سەرکردایەتی نوێی کۆمەڵی دادگەریە هەبن چوار ئەو خوشکانی کە هەڵبژێراون سییانیان بە دەنگی خۆیان ڕۆشتون خۆگەر هەر خوشکان بێنیان نتوانانی ئەوە سەرخەن منەمێ ئەوە لە تۆ پرسم جارە بەشداری خوشکانە ناو کۆنگریا چۆنە بینی و ئەوەی لە چوار خوشک سێ خوشک بە دەنگی خۆی ئەڕوا خوشکێک بە کۆتا سەرەکەوێ لای جەنابەت چ خوێندنەوەیکی هەیە ڕاستێک مای زۆر خۆشحاڵی بۆی کە من خۆم تەسەوری ئەوەم نەئەکرد چونکە ئەگەر سەیری کۆنگرەکانی پێشووتر بکەین زۆربەی جار خوشکان بە کۆتا ئەچوونە سەرەوە بەڵام لەم کۆنگرەیە سوسیان لە خوشکانەوە بوو بە سەوتی خۆیان ڕۆشتنە کۆنگرە یعنی حەق و مافی خۆیان وەکە چوونە کۆنگرە وەکو زۆر جار مناڵێم پۆتاوەکو خێرپێکردنێک وایە جاری وا لەوە چێ بڵێنەوە خەڵکی بە شێوی کێ سەیریکە بەڵام کە بە سەوتی خۆی چووە کۆنگرە دیارە خوشکان پێگە و چالاکیکی دیاریکراوی خۆیان هەیە جێگەی ئەو متمانەیەن کە برایانی شتوانیوانە سەوتیان پێبەخشن وەکو برایان حەق و مافی خۆیان هەیە لەبەر کە تۆ کەسێکی چالاک بیت ئەتوانی بڕۆیتە ئەو بوارەی کە خزمەت بکەیت بە شێوازێکی گشتی لە کاروبارەکانی کۆنگرە ڕازی بوویت بەدڵنیایەوە زۆر باشە زۆر سپاس بۆ جەنابەت دەچینە لای کاک ڕزگار سیوەیلی ئەندامی مەڵبەند لە فنلەندا و لە وڵاتانی ئەسکەندەناڤیا هەندێک بابەت و پرسیارم هەیە لە جەنابیش دوێڕای بە خێراتن و سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەکە بەڵام پاش پشوێکی کەم دێمە لای بەڕێز بینەرانی بەڕێز و خۆشەویست پاش پشوێکی کەم دێمەوە دووبارە سڵاوی خواتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی لە نزیکەوە لە خزمەت بەرپرس و خوشک و برانی ئەندام لە مەڵبەندی کۆمەڵی دادگەری لە هەندەران ئەم بەرنامەیە پێشکەشەکەین پێش پشوەکە مامۆستا ڕزگاراتمە لای جەنابەت دووبارە سوپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێنەوە بۆ هەرێمی کوردستان ساق و سەلامەت بن جەنابەت لە فنلەندای جەنابەت ئەو وڵاتانی ئەسکەندەناڤیا وڵاتانێکی ساردن کاروباری کۆمەڵی دادگەری لەوێش ساردە یا بە پێچەوانی جەوەکۆنا لەوێ کاروباری هەم کۆمەڵ هەم مسلمانان هەم جالێ لەوێ گەرمترە دەست خۆش بۆ جەنابەت کاکدانا ئەوە منەمێ سەرەتا پیرۆزبایە لە هەمومان و لە هەموو ئەندامانی کۆنگرە و لە هەموو خوشکان و برایانم لە کۆمەڵی ئیسلامی بکەم بەو سەرکەوتنە جوان و بەپێز و پاکەی کە کۆنگرە ئەنجامی دا و هەروەها بۆ گۆڕانکاریانەش کە تیایدا کرا دیارە لە فینلەندا
لە زستانانە زۆر ساردا ئێستا بە بۆنی گەرمبوونی جەوی هەموو جیهان تۆزێ پلەی سەرما دابەزیوە جاران ئەو کاتەکە من لە 2000وانە لێ بین تا سیوەشت و چلە ڕۆیت بە ناقیس ینی 40 دەرەجە لە شێر سفرە و بێستا تا 18 و 20 و 22 ڕات ساو ڕۆژەکەیمە هاتینەوە لێ 18 بوو لە قەتەر 4 دەبوو 4 بە گەرم لای ئێمە 18 بە سفر بەڵام لەو وڵاتانە بە گشتی لەبەرەوەی کە دادگەریەکی چاک هەیە و خزمەتێکی باش هەیە بە تایبەتی ئێسکە نافیەکان و بە تایبەتریش فیلەندا کە لە بواری بیناسازیەوە زۆر ئیحتیمامی پێداوە و هەروەها ڕێگەوبان و دابینکردنی گەرما و سەرما لە خانوەکانە وای کردووە کە ئیشکارەکان وەکو وڵاتانی تر بە نۆرماڵ ئەڕوا سەر ڕای سارد بوونەکەش یعنی ئیش نەوەستاوە کار نەوەستاوە چی فیلەندیەکان و چی ئەو پەناهەندانە و ئێمە کە خەڵکی وڵاتەنین لەوێین گرنگترین کارەکانی ئێوە لەوێ وەکو پارتێکی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستان چیە لەوێ لە ڕاستیە لە فیلەندا ئێمە ئەندامانمان وەکو بەریتانیا نیە چونکە ئەو ئەرکەکە من سپێردا لە 2012ەوە سەرەتا من بەس خۆم بووم بە سوپاس بۆخوا لە دوای ئەوەی کە دەستم کرد بە کۆشش لە شارەکانی تر و گەڕان بە دوای برایانی خۆمانە ئیتر ئەوانەی کە لێرەوە هاتبوون و کۆن بوون و لێ دانیشتون و کەسیان نەبینی و نەناسیوە هەوڵماندا کۆیان بکەینەوە وردە لە ماوەی چەند ساڵێک ئێمە بیسی برای خۆمان و خوشکانمان کۆ کردەوانێ و لە چوارچێوەی ناوچەیەەکە کارمان کرد سەرڕای ئەوەیش کە شارەکان دوور بوون شاری وا بوو 3 ساعاتە 2 ساعاتە ساعتێ دوورە لە یەکترەوە بەڵام بە تەلەفۆن و بە سەردان و هەروەها ئەو برانش کە تەشریفیان هێناوە لەوێ مامۆستا عەبدولستار دووجار هاتووە لێ لە هەم لە شارەکەی خۆمان و هەم لە شاری هێلسنکی کۆرمان بۆ بەستووە و پەیوەندیەکانمان ئێمە لەوێ هەر پەیوەندیمان بە خۆمانەوە نییە وەکو کۆمەڵی دادگەری و برایانی خۆمان بە گشتی لەوێ کاتێکگەچی وەکو خوشکم باسی کرد لەوێ هەست بە غەریبی ئەگەکەیت کاتێکگەچیتە وڵاتە کاستە بە غەریبی کردۆ هەوڵە دەیت لەگەڵ هەموو خەڵکەکەیە چ مسلمان بێ یاخود غیرە مسلمان بێ تایبەتی کوردەکانی خۆمان هەوڵە دەیت پەیوەندیەکی برایەتی و کوردایەتی و نەتەوەی دروستکەیت لەگەڵەوە شا لەگەڵ ئێمە لەگەڵ حیزبە سیاسیەکانی ترا هەر لە سەرەتاوە کۆمیتەی حیزبە سیاسیەکان هەبووی مەچوینە ناوەوە و لە کۆڕ و کۆبوونەوەکان و یادەکانی هەڵەبجە و ئەو یادانی کە کراوە هەموو جارێ نوێنەری خۆمان هەموو بۆ بەشدار بووین هێتر لێ پەیوەندێکی گەرم و گۆڕ لە بینمانە هەیە لەخوا بە زیاد بەبێ ئینتیمای سیاسیش زۆر باشە مامۆستا ڕزگار وەک دادەش باسی کرد تا چەند ڕۆڵی ئافرەتان خوشکان کاریگەری هەیە لای ئێوەژ ینی بۆ نمونە لە خزمەتکردنی هەم پەروەردەی مناڵ هەم پەروەردەی نەوجوان و کچانی تازە پێگەیشت و کە بۆ بەڕاستی بابەتێکی گرنگە چ لێرە لە هەرێمی کوردستان چ لای ئێوە لە ئەوروپا وەک ئاماژەم پێکرد لای ئێوە بەڵێ ئازادیەکی تەواو ڕەها هەیە بەڵێ کۆمەڵێک بابەت هەیە بەڵام لێرە زۆر بەخراپ ئەم بابەتانە ینی ئیستیغلال کراوە و سوودی لێوەرگیراوە یعنی تا چەند ڕۆڵی بانخوازان چ پیا و چ ئافرەت بە تایبەت ئافرەتان کە بەرپرسن لە پەروەردەکردنی مناڵ و تازە پێگەیشتوان و نەوجوانان تا چەند گرنگە تا چەند قورسە لایەوە قوربان لەوێ لەبەرەوەی عەرزم کردی خەڵکەکە وەکو وڵاتەکانی خۆمان وەکو وڵاتی ئیسلامیەکان خەڵکەکان دابەش بوون بەسەر شارەکانە و کەمن بەڵام بەڕاستی ئەرکی خوشکان لە زیاتی جارێک سێجار زەحمەتتر بووە لەوێ لەبەرەوەی ئەرکی ئیشکردنی زۆر جار لەسرە خوێندنی زمانی لەسرە لە هەمان کاتە پەروەردەی مناڵ و خزمەتی ماڵ و مێرد ئەمە ئەرکیان ئەوان زۆر لەسرە و ئیشیشەکەن بەڵام ئەرکەکە لە هەمووی گرنگترەوەیە منداڵەکە لێرە کاتێ بۆ قوتابخانە ئەو ترسەت لێ نییە بەس لە لای ئێمە لە ئەوروپا کاتێککە مناڵەکە لە ماڵەوە دەرەچێت هەتا دێتەوە بەسەر سیستەمێکی ئەوروپیاشی ئیتر هەرچی شتێکە لێ فێر ببێت تۆ بە زەحمەت ئەگەر زۆر هەوڵ نەدەیت ئەو دایکە بە تایبەتی دایک چووکە باوکیش زۆربەی لە دەرەوەی ئەگەر ئەو دایکە زۆر گرنگی نەدا بەلایەنە دینیەکە و لایەنە ئیخلاقیەکە و لایەنە پەروەردەیەکە بۆ مناڵەکەی بەڕاستی مناڵەکانمان زۆر دروستە بێ ژینگەی ماڵە و ژینگەی قوتابخانەوە ڕێک وایە ژینگەکان هەر لە 180 پلە لە یەکەوە دوورن جا ئەمە بۆتە هۆکارێکیش کاک دانەجیان کە زۆر جار سوبحانەڵڵا دووفاقی لە بینی مناڵەکە و خێزانەکەی دروست دەبێت کاچێتە دەرەوە شێوازێکە و کردێتەوە ماڵەوە شێوازێکە بەداخەوە کاڵم هەندێک خێزانیش یعنی ئەو واقعە ناخوێنەوە کە لەوێن یعنی زۆر بە توندی لە ماڵەوە هەڵسوکە و لەگە مناڵەکەکەن
و لە دەریشەوە هیچ دەسەڵاتێکیان نییە بەسەریە لە ئەخیرە لە 15 حەڤەدا لەوێ سیستەمێکی لە 18 ساڵی لە 7 ساڵی داوای لێکا سۆسیال ئەڵێ دانیشتن لەگەڵەکەم ئەوە خانوت دەدەینێ پارەی خۆت جیا هەموو شتێکی خۆ بۆ جیاکەن و ئازادیت لەم حاڵەتانێ ئەوانەی کە پەروەردەیەکی باشیان نەکردوێت لە خێزانەکانیانە مناڵەکانیان فەوتاوە لە دەستیانداوە دەستخۆش کارزگار ئەچینە لای کاک سۆران سەنگاوی ئەندامی مەڵبەند لە بەریتانیا دانیشن کاک سۆران ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان لە سلێمانی هەولێر چوزانم دهۆک لە مەڵبەندەکانی ئێرە باسی کاروباری ناو مەڵبەند بکەین ئاسانە بە تەلەفۆنە خوشک و براکانمان لە ماوەی سەعاتێکە لە ماوەی تاقێکە بۆ بابەتێک بۆ کۆڕێک بۆ کۆبوونەوەی کۆبنەوە بەڵام من ئەمێ بزانم ئێوە کاروبارەکانی مەڵبەندتان بەم فراوانێ لەم هەموو وڵاتەیە لەم هەموو قەرەباڵغەیە لەم هەموو ئیش و کارەیە چۆن کاروبارەکانی مەڵبەندتان لە ڕووی ئیداریەوە ینی ڕایەکەن لەگەڵ ئەو خوشک و برانێک لە وڵاتە جیاوازانە هەن زۆر سپاس پێشەکی بە نای خی گەورە میهرەبان سپاس بۆ جەنابەت کاکدانە سپاس بۆ کەناڵ ئەسمانی پەیام بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیە ئەوکو جەنابەت ئاماژەت پێکرد و ماوەسامانیش ئاماژە بێکرد لە مەڵبەندی هەندێران بە حکمی سنووری جوغرافی ئەو مەڵبەندە تا ڕادەیەکی زۆر کۆبوونەکان قورسە بەڕاستی کۆبوونەکان چۆن بڵین ئەگەر لە ژوورێکا و بەیەکۆ دابنیشین بەڵام ئێمە بۆ ئاسانکاری بۆ برایانی مەڵبەند و بۆ ئەندامانی مەڵبەند ینی سێ کۆبوونەمان کردو بە ئۆنلاین لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکان و دانیشتەکەین هەر ئەوە هەمووان گوێمان لە یەکتری و قسەکەین دانیشتێکیش هەوڵە دەین لە ئەقرب مەوقع بۆ هەموو لایەک چکە ئیسێم بۆن من لە نۆرسەژیم لە شیمالی بریتانیا لە سەر و بریتانەژیم ئەگە بچم بۆ لەندەن زۆر قورسترە بەڵام دێن جەناوی ماوەسامان لە لەندەن و دێ بۆ ناوەڕاست بریتانیا منیش دێم بۆ ناوەڕاست هەموو ئەتوانین لەوێ لە خاڵێکە ئەو تۆزیێ دێ منش تۆزیێ دێمە هەنگی هەنگای تۆزە نزیکە بین و کۆبوونەکە واکەین کە کەمترین زەحمەت بێ بۆمان بشتوانین بگەڕێنەوە لەبەرەوەی ئەو بەرپرسی مەڵبەند و کەسی یەکەمە هەموو ناچن بۆ لایەوەڵێتە لای ئەوە تا ئێسوازم یەک جاجوونێتە شاری لەندەن لە کۆمەڵی مەڵبەندە هەرەو تەشریفیانەوە بە حکمێوی شارەکانی ترکو عەرزم کردی شارە وەسەتەکان بۆ هەمووان باشترە برامان هەیە لە لێڤەرپوڵە برامان هەیە لە شارەکانی تر ئێمە لە سەر و بریتانیا برامان هەیە لە بێرمیکام و وڵڤرامتنە ینی لێوە دینجاوە لە لیدیس ئەمە بۆ ئەو برانی کە لە ئەڵمانیا و فەڕەنسا و بۆ نونە لە وڵاتانی ئەسکەندناڤیان ئەوانیش دێنیان ئەوان هەر لە ڕێی ئۆنلاینەوەن هەتا ئیسا نەمانتوانین ئێمە بچین بۆ لای ئەوان بە حکمی هەندێک لە برایانمان نەیانتوانیوە سەفەرکەم بۆ ئەوروپا ئەوان تەشریفیان هێناوە یەک دوو جار هاتوون بۆ کۆبوونەکانی مەڵبەند لەبەرەوەی بۆوان ئاسانتر بۆ بێن جوابیان هەوە الحەمدولیلا و توانیوانە ینی کێشەی هاتوشیان نەبووە ئەوانش هاتوون بەڵێ بەتەکید یەک دوو جار جەنابی کاک حاج ڕزگار و کاک کورد و ئەوانەی کە برایانی خۆمان لەو شارانەی لە وڵاتانی تر هاتوون بۆ کۆبوونەکانی مەڵبەند بۆ بریتانیا بڵێ زۆر باشە بێگومان بڵین ئەندامانی مەڵبەندیان ئەوانی کاروباری مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری هەڵ ئەسوڕێنن هەر جەنابی مامۆسا و ئەم خوشکبرانانی کە لێرن کۆمەڵە خوشکبرای دیکەمان هەیە ئێستا لە ئەوروپان هەم نەهاتوونەتەوە هەم لە کاروبارەکانان یعنی ئێوە کۆنتاکتان لەگەڵ ئەوان بە شێوازێکی گچی چۆنە ئایا بەڕاستی ئەندامانی خۆمان لایەنگرانی خۆمان لەوێ لەو باڵنی منتیقە جوغرافی جەنابی مامۆسا باسی کرد هاوکارن دەستبارگرن بۆ کاروبارەکان بەتەکید کاکدانە ئەوەی کە هاتوونەتەوە ئێمە تەنها ئەوانە بوون کە توانیمانە بینەوە ئەگەر بتکردایەتە حاڵەتێکی تۆ بڵێن کۆنگرە کراوەتر بووە بۆ خەڵکی عام خەڵکی زۆر ئەتوانین بەشداریەکەت هەیە وەکو جەنابەت ئاگاداری کۆنگرە مەحدودە ئەی ناتوانین لەو ژمارە زیاتر بەشداری بکەین خەڵکێکی زۆر ئەتوان بڵێم خەڵکێکمان هەیە زۆر لە ئێمە دڵسۆزترە نەیتوانێت بەشداریکە بە حکمی پێگە حیزبیەکەی کە نەیتوانێت بەشداری کۆنگرە بکە ئینا خەڵکێکی زۆرمان هەیە لە دەرەوەی مەڵبەندی شۆ الحەمدولیلا خەڵکێکی زۆر دڵسۆزن خەڵکێکی زۆر پەرۆشن بەڕاستی بۆ مەڵبەند بۆ ئیش و کارەکان بۆ پەروەردە و بانگەواز بۆ هەر بابەتێک کە بتوانانی شتیا بکەن کاک سۆران تۆ لەسەر کۆنگرەی چوار کە کۆمەڵ پیاە تێپەڕی کۆمەڵە گۆڕانکاری کرد ئەندامی کۆنگرەکەش بوویت بە شێوازێکی گشتێکە تەقیمێکی کۆنگرەکە خوێندنەوەکی بۆ کۆنگرەکە بێ چیاڵێت واللهی من پێشەکی وەکو کاک حاج ڕزگار ئەماش بێکرد پیرۆزبایی لە هەموو کۆمەڵەکەم نەکرد ئەندامانی کۆنگرە هەموو ئەندامان ئەوەی کە ڕۆژێ لەم کاروانە ئیشی کردو پیرۆزبایی دیەکەم لەبەرەوەی بەڕاستی کۆنگرەیەکی بە معنای کلمە نەوعی بوو ینی هەستا کرد لەو کۆنگرەیە وەکو چۆن لە ئاسنای ئیش و کارەکانی لیژنەی سەرپەرشتیە برایەکیان سا کە هەمومان پلێ حیزبیمان بوو بە یەک ئاست ینی ئەو نەوعیەتە دەبینی هەمومان یەک ئاست بووین
مامەسایەکی بەڕێ ساڵەسا لە ئاسێکی بەرزە کەسێک تر سەر ئەندامی کۆنگرە ینی پێچەوانی ئەو قسێک زۆر ئاسایی دومیش ئەو گۆڕانکارانی کە کرا لە کۆنگرەی ئاخری ئەو کۆنگرەی چواری کۆمەڵی دادگەری کوردستان بەڕاستی مجموعەیەک گۆڕانکاری بوو پێویست بوو بۆ ئەم وەختە و بۆ کاتی کۆمەڵ کە لەم کاتا لەم وەزع هەیە زۆر زۆر زەرور بوو کە بتوانێت زیاتر دەستکراوە بێ زیاتر ینی ئەو بازنەیە کراوەتر بێ بۆ خەڵکێکی تر کە بتوانێت بەڕاستی لەم حیزبە ڕۆڵی هەبێ شەر نییە ئیسلامیەکی 100% بێ هەنی نوێژ و ڕۆژوێ بێ خەڵکێک لەو ناوە سڵیەکەەوە بەڕاستی بە زۆر باش کاک سۆران سواز دەکەین بشین لای کاک ئەبوبەکر حەسەن ئەگە وەکر سڵاوی خوارد لەبێت جەنابیشتان بەخێر بێنەوە بۆ هەرێمی کوردستان سواز بۆ ئامادەبوونیشت لەم بەرنامەیە ئەگە جەناب لەسەر پەیوەندیەکان قسەمان بۆ بکەی زیاتر پەیوەندی کۆمەڵاتیەکان یان سیاسەکان ئەتەوێت قسەمان بۆ بکەی کۆمەڵاتیەکان باش پەیوەندی کۆمەڵایەتیەکان دیسانەوێت لە هەموو ئەم برانە هەروە پرسیارەکە بکەم لێرە زۆر ئاسانە شەو سوار سیارەیەگە بین و ئەچین بۆ گەڕەکێک ئەچین بۆ ماڵێک سەردانیەکەین چ نەخۆشە چ هەر گرفتی هەر بابەتێکی هەبێ بەڵام پەیوەندی کۆمەڵایەتیەکان لای ئێوە لە مەڵبەندی هەندەران چۆن ڕێکتان خستووە ینی کار و چارێکەکانتان لەو بوارەیە چییە ئەنی چۆن ئەو پەیوەندیە کە شارەکان و شوێنەکان دوورن لە یەکتریەوە چۆن توانیوتانە ڕێکی بخەن بەناوی خی گەورەی میهرەبان دەست خۆش مامۆستای بەڕێز پەیوەندی کۆمەڵاتیەکانی مەڵبەند لەوێ ئەمە وەکو ئەو شار و شارۆچکانەی کە تیاژین علااقەتی کۆمەڵاتیمان لەگەڵ خەڵکەکانی خۆیان بە دەرەجەی یەک و ئەو خەڵکانێشی کە لەگەڵی تێکەڵ و تەعاملەکەین ڕۆژانە بەرکەوتنمان هەیە سەردان و هاتوچۆکردن و پەیوەندی و بەدەمەوونمان هەیە چ لە کاتی نەخۆشی چ لە کاتی سەرێشە چ لە کاتی هەر کێشە مەشاکیلێک کە ڕووی تێکات ئێمە پەیوەندێکی ئیجابیمان هەیە لەگەڵیانە بە ئاراستەیەک لەگەڵیان ئەچینە پێشەوە بۆ پەیوەندەکان تا چەند پەیوەندیەکان ئەگەر گەرم و گوڕ بێ لەوێ لەگەڵ ئێرەیە فەرق و جیاوازی زیاترانی بۆ نمونە لێرە لەم کۆمەڵگەی ئێمە خۆزانین ینی کۆمەڵگەیەکی زۆر تێکەڵاوین لەگەڵ یەکتریا لە ڕووی کۆمەڵایەتی و سەردانەوە چووە ئەگەر لەوێ ئەمە ینی خەمساردی کەم تەرخەمی تێبکەوێ گرفتێ دروستەکە واللهی گرفتەکە ئەوە ئەبێ مامۆستا ئێستا لەوێ وەکو ئێرە زۆر تێکەڵیەک بەم شێوە نیە زۆر نزیک بی و هاتوشەکان وابێ شەیەک بۆ چاخواردن ینی کاتەکان بەو شێوە تەقسیم نابێت بە حکمی ئیش و کار خەڵکێکی شەو ئیشەکە خەڵکێکی ڕۆژیشەکە ئەو ئەمڕۆ ئۆفە تۆ سبینی ئۆفەبی ئەو ئەم شەو ئیشی کردو تۆ بە ڕۆژ ئیشەکەی ئەمانە تۆزێک بربەستن بەڕاستی لە پەیوەندەکانە بەڵام بە هەر حاڵتوانرا و کۆنتاکتەکە بێ لەگەڵیان بۆ نمونە لێرەوە عایلێ خێزانێک برایەک خوشکێک کەسێک دێتە ئەوێ بۆ کاروباری خوێندنە بۆ کاروباری نەخۆشیە تا چەند توانیوتانە ئێوە بە جۆرە لە جۆرەکان لە خزمەت یابن شوێن و مەکانی بۆ ئەو مدەی ئەمێنێتەوە بۆی تەرتیب بکەن لە ڕۆکۆمەڵاتێکەوە چۆن لە ڕۆکۆمەڵاتێکەوە لەو بوارەوە حەمدوللا زۆر لە پێشین ینی بەڕاستی ئەگەر کەسێک هاتی بێ و لەو ڕێگەوە هاوکاری باش کراوە بەدەمەوە چوون کراوە لەگەڵی لە خزمەتی یابوون بە هەموو شێوەیەک لەوانە و لەگەڵ خەڵکی کەشە مەسەلەن ئەوەی کە هەر لەوێ ئەژی وەکو عیلەکان یا وەکو ئەو خەڵکانەی کە لەوێن و تۆ بەرکەوتن لەگەڵیانە هەیە لە حاڵەتی سەرێشە لە حاڵەتی خۆشی و ناخۆشەکان تۆ بەدەمیوەی و سەردانکردنی و لەگەڵ بوونی و هەر کێشە مەشاکیلێکی هەبێت لەوانە زیاتر لێ پەیوەندیەکان لە ڕێی تەلەفۆن و تۆڕە کۆمەڵاتیەکان ئەوە خاڵی یەکەمە بەڵام ئەوی کەشی سەردانی مەیدانی هەیە بەڕاستی کەوتۆتە شار و شارۆچکەکانەوە کەوتوتە ناسین و نزیکی و دووری شەخصەکان ئەم تەعاملاتە وای کردو تۆ بتوانی تا حدێکی باش پەیوەندی و علااقاتی کۆمەڵایەتیمان لەگەڵ هەموو لایەکیانە هەبێت زۆر باشە زۆر سپاس دەکەین ئەچینە لای کاکردی شێخ حەسیب کارگەری مەڵبەند و بەرپرسی پەروەردە و بانگەواز کاکردی ینی من حەزەکەم زۆر بە گوشراوی زۆر بە پوختی وەکوواڵێ زۆر بە کوردی و بە کورتی لەسەر پەروەردە و بانگەواز قسەم بۆ بکەی چۆن ئەتوان پەروەردە و بانگەواز لە هەندەران لەو وڵاتە جیاوازانە لەو بیئەیە لەو ئازادیە ڕەهایی هەیە چوزانم کۆمەڵگەیەک نیە وەکو ئێرە هەموو ینی مناڵ و خەڵکو و گەورە گوێی لە بانگ بێ ئیلتیزاماتی دینی زۆر بێ چوزانم جەژنەکان وەکو پێویست بن قەرەباڵغی و تێکەڵاویەگە بێ ئەلەم فەراغانەیە ئێوە چۆن توانیوتانە ڕۆڵ بجێڕن لە بواری پەروەردە و بانگەوازە بەڵە زۆر سواز مامۆستادانە لە ڕاستیە جارە پێشەکی ئەو وەکو بەڕێزدان مەشە پێدا ئەو کرا ئەو ئازادیە
باشەی کە لەوێ هەیە هۆکێک کە لەوە کارانی کە بەڕاستی ئێمە بە شێوەیەکی زۆر ئازادانە وەکوڵێ پراکتیسی دینداری خۆمان بکەین لەوێ ینی نمونێکی بچوک بێنمەوە ئەوەی کە لێرە بۆ هەندێک جار ڕەنگە مزگەوتەکان لە کاتی نوێژەکانە بکرێت و دوای نوێژەکان دابخێت لەوێ نییە ئەنی ئەگەر سعات دوی شەو تۆ بچیت بۆ مزگەوت و بمێنیتەوە زۆر ئاسایی توانی بچیت ئەوە بکەیت ئەم ئازادیە یەکێک لەو هۆکارانی کە ئێمە بەڕشێوەیەکی گشت دەستکراوە بین لە ینی تەدەیون و التزامات بەدینەوە نوێژ و مزگەوت و جەماعەتەکانە ئەوەی کە گرینگە لەوێ بەڕاستی و کە مڕکەزیک ئیش لەسەرکرد لەوێ بریتە لەوەی کە خەڵکانێکی ئێمە مسلمان بەگشتی بێلایەن و بە خەڵکە حیزبەکەیش لەگەڵیا کلاکردنەوەی مزگەوتەکانە دەستێکی باڵیان هەیە بۆن ئەگەر گروپێک مسلمان بێک و کۆبنەوە بڕە بدەن کە لەم شارەیە مزگەوتێک نیە مزگەوتێکخێنەوە یان دانەیەک پێویستنەیەک پێویست بکەن بە چەند دانەیەک ئەو خەڵکە کە ئەبێتەوە بە شێوەیەکی دەستە جەمعی بە کۆمەکیەکی جوان مەسەلەکردنەوەی مزگەوتەکانە بەشدارن لەو ڕێگەیەوە ئێمە وەکو حیزب بنۆک و کۆمەڵ بە هەمیشە ئەوەی کەس خەڵکمان هەبوو بە لەو شوێنانەی کە پرۆژێکی وا بوو بێ هەمیشە وجود و ئامادەیمان هەبووە و دەستبار گر بووینە بۆ ئەو بوارێکی تر بریتە لەوەی کە لە مثل شوێنێکی وەک بەریتانیا بنمونە بێنمەوە کۆڕبەندی بانخوازانمان هەیە ئێمە نەک لەوەیە ئیشوکار حیزبی بکەین بەڵام وەکو ئەو خەڵکێکی ئێمە تەوجیهمان هەیە بۆیان هانمانداون دەستبارگر و سەرخەری ئەو جۆرە ئەو کۆڕبەند و ئەو جۆرە لە کۆبوونەوەوانە بن لە پێشووتریشە ئەنجومەنی بانخوازانمان هەبووە بەرلەوە ئەوە بارێکی تریشەکە بارێکی تر بریتێ لەو شوێنانی ئەگەر مزگەوتی کوردیش نەبێت یاخود بەڵام مزگەوتی جالەکانی تر هەیە یاخود عام هەیە کەڵێ مزگەوتی کوردی مانە ئەو نیە بەس کوردی بێ مانەوە کە بەڕێوە دەستی ئیدارە و بڕێوەبردنەکەی کوردن بەڵام بۆ هەموو خەڵکێک کراوە هەوڵمانداوە لەو شوێنانەکەم ئەو مزگەوتانەژن کە مزگەوتی کوردە بنیان ئێمە بەڕێوەی بەرینە خەڵکی کورد بەڕێوەبەرێ لە مزگەوتەکانی ترا دەرسووانی هەفتانەمان هەبێ وانەی مانگانەمان هەبێت لە ڕەمەزانانە وانەی شەوانەمان هەبێت یعنی ئەو خەڵکانی کە توانایەکیان هەیە لە ئەندامی ئێمە و لە هەندران و توانایەکیان هەیە هەڵیان بنین یاخود پێیان بگەێنین کە لەو شوێنانە دەرس و دەوران هەبێ خەڵکێک بێکەوە گرێ بدەن لە ڕووی دەعوە بانگەوازەوە بەردەوام بنێن خەڵکەکە دوا بکەوێت شتێکی ناویوانە و دەرسی ناو ماڵان بێ کۆمەڵک ماڵ نزیک بن پێکەوە کۆبنەوە هەفتانە بێ چوزانە 15 شەو جارێ بێ مانگی جارێ بێ دەرسێکی پەروەردەیانە بێ زۆر بەکەمی زیاتر لە مزگەوتەکانە ئەوە ئەکرێت بەڕاستی هەفتانە یا مانگانە لە مزگەوتەکانە هەیە یاخود لەو شوێنانی کە کۆمیونیتی سنتەریان پێوترێت شوێنی جالی کوردین یاخود جالیەکی ئیسلام یاخود ڕێکخراوێکی ئیسلامین ئەوە بەڕێواچێت بەشێکی تر لە کارەکانمان بەڕاستی ئێمە ئەوەیە کە نەدواکەینەوە مثلەن چەند مانگ جارێک نەدوەیەکی سێ ڕۆژی لە کۆتایی هەفتەکانە لە شارێکا بۆنەکە وەسەتە بۆ زۆربەی خەڵکتوانە بەشدار بێت نەدوەیەکێکی تۆ بۆ پێگەاندنی خەڵکە لە ڕووی شەرعیەوە فقه ئوسولی فقه عەقیدە علومی حەدیث ئەو بۆیان قورئان ئەو بەدەمەوە هاتن چۆنە زۆر باشە خەڵکەکە بەڕاستی نەکە باشم بۆ بەدەمەواتن ئەگەر چەند ماوەیەک جارێک نەکرد خۆیان داواکەن خۆیان حەزەکەن شتێکی وا بکرێت ئەوە بەشێک لە ئێشەکانمان بریتە لەوە کە ئێستا لەم خۆلی داهاتووی مەڵبەندا ئینشاڵڵا کارێکی زۆر گرنگمانەوە زۆر مەبەستمانە بە گرنگی ئیشی لەسەر بکەین بریتە لەکردنەوەی خولێکی یاخود پەیمانگایەکی ئۆنلاین بۆ خەڵکەکەمان کە ئینشاڵڵا لە بواری شەرعیە زانستی تەجوید ئوسولی فقه زانستی قورئان عەقیدە ئەو بوارانی کە پەیوەندی بە پێگەاندنی بانخوازەوە بە کورتیەکەی کە ئینشاءڵڵا لەگەڵ کوردستانە تەنسیقمانە بێت و مامۆستای شارەزا لە کوردستانەوە هەوڵدەین دابینکەین کە لە ڕێگەی ئۆنلاینەوە پەیمانگایەک بەڕێوە بەرین چ ئەو مامۆستانی کە خۆمان هەمانە لەوێ توانیانێ چ ئەوانیش کە لە کوردستانەوە بتوانن بەشدار بن و لە نووسینەوەی پێڕەوەکەیشان ئینشاءڵڵا لەم کاتەیە جەنابی مامۆستامە برسیمەوە ئاگادارە ئینشاءڵڵا ئەو پرۆژەیەکی گرنگمانە بێت بۆ ئەوەی کە لە ڕووی داعوە و بانگەوازەوە ئەو خەڵکی خۆمان ببەستینەوە پێیان بگەینێ زۆر بە کورتی ئەمێ لەسەر یەک بابەت لەسەر پەروەردە و بانگەواز لەوێ با بڵین ئیسیجابە زیاتر بۆ پەرگیری و توندی هەیە و خەڵکە داعیەکان بەلای ئەو بابەتان یانە بەعکسەوە بۆ ئیسلامێکی حەقیقی و ئەوەی کە پێوترێ شەرع ڕەوبی نەمیانە ڕەو شلی کەیتەوە نەتوندی کەیت ینی کوام جۆرەیان مەرغوو بەلای خەڵک لە ڕاستی مامۆستادانە زیاتر پەیوەندی بۆ هەیە بۆشایی لەکوێ دروستە بێت خەڵکێکی ئەگەر خەڵکێکی میان ڕەو یاخود بڵێن شەرع ڕەو وەکو جەناب دامەژ پێدا لە مەیدانەکەی بۆ لە ساحەکەی بێ دەست گیرۆی خەڵک بکاوە خود جڵەوی ئیشەکە بگرێتە دەست ئەو کاتە ئەو بۆشاییە دروست نابێت بۆ خەڵکێکی ترکە ئەو شوێنە پڕ بکاتەوە و الحەمدولیلا بەڕێژەیەکی زۆر باشیش ئەو لایەنە بەڕاستی لە ئێستاە لە هەندرانە خەڵکێکی زۆر داعیەکی زۆر هاتوونەتە پێشەبانخوازێکی زۆر لە بوارە شەرعڕەویەکە لە بوارە ڕێکوپێکەکەیە دەست بەکارن و دیارە و تەمان ببوونی بوونی سۆشال میدیاشەوە ئێستا لە کوردستانیش ئەو بندرێکێ لەوێ بۆ منە چالاکە و گیرنگە بەڕاستی خەڵکێک کە خاوەن پەیامە
کە شەرعڕەوە کە ئامانجدارە بێتە سەحەکەەوە بێتە مەدانەکەەوە بۆی کە بۆشای دروست نەبێت بۆ خەڵکانەکە خەڵک بەلا ڕێیاە. زۆر سپاس چینە خزمەت کاک حاجی فەرات پێنجێنی کاک حاجی سڵاوی خوارد لەبێت جەنابەت بەرپرسیت لە کاروباری یا بڵێن نووسینگەی بەخشین لە هەندەران لێرە بەخشین بە شێوازێکە هەم پارە کۆوە کاتەوە هەم جارێکە پارە ئەبەخشێتەوە بە خەڵکی هەژار و بێباوک و نەدار و کەم دەرامەت بەزەکە هەڵە نەبم ئیشەکە ئەوە زیاتر لەوێ کۆکردنەوەیەتی و نارنەوەیەتی بۆ ئێرە بۆ هەرێمی کوردستان بۆی کە هاوکاری خەڵکی پێ بکرێت ئەگەر بە کورتی لەسەر کاروباری بەخشین کۆکردنەوەی هاوکاریەکان بەدەمەوەچوونی ئەو خەڵکی لەوێ هەیە بۆ ئێوە چۆنە قسەم بۆ بکەیت. زۆر ساز بۆ زەنەبتان تەبان دیارە حەج ئەندامێکی کۆمەڵ لە هەر شوێنە بێت یەکەم جار بیری ئەوە هەیە بچێتە حەج وڵاتێکوانە بیری ئەوەیە کە ئاگاداری ئەو خەڵکی خۆی بێ خەڵکە فەقیر و هەژارەکەی بێت هەموو جارێ ئێمەوە پەروەردەکراین کە ئەگامان جگە لە کەسوکاری خۆمان لە خەڵکی تریش بێت. سپاس بەخوای گەورە ئێمە دوای کۆنگرەی سێم کە ئەم بەڕێزانە گەڕانەوە بیرمان لێو کردو ئێمە لێوێ نووسنگەیەک دروستکەین چونکە لێوێ ناتوانانی پارەکەکەیتەوە و ئەنی بە ئاسانی بینێریتەوە گوێراگەر بە ڕێکی قانونی نەبێت. ئێمە لەگەڵم پیاوانە دانیشین هەساین بە لە ڕێی مەحامیەوە بانقێکی بەخشینمان کردوانێ دوای کۆمپانیای بەخشینمان کردووە الحەمدوللا لەوێ ئێستا کۆمپانیایکی ڕسمین چارەتی بەخشین الحەمدوللا لە پێش ڕەمەزان لە کاتی کەرەنیتەکەیە توانیمان 3300 سەبەتی خۆراک بنێرینەوانێ. سواز بەخوای گەورە ینی پارەی ئەو بەڵێ پارەکەمان نردەوە ئەمان ئەمانی بە ئەمانەتەوە باقەت ئەویان تەوزیع کردی کە خۆشمان هەر ئاگامان لێی بوو. دووەم لە ڕەمەزانە بەهمان شەوە 2500 و شتێکمان نردەوانە جگە لەوە زیاد لە 40 شتێک مناڵی هەتیومانەیە هەمانە 4 ساڵ هەمان 5 ساڵە کە معاشی دایمیانەیە بڵێن لە لای لە هەرێمی کوردستان بەڵێ لە هەرێمی کوردستان بڵێ لێوە پارەکەیان بۆ ئەنێرینەوانێ هەر بەڕێی بانقەوە تا ئێستا 41 عەرەبانەی بۆ کەم ئەندامی کارەباییمان نردوێتەوانێ. زۆر باشە خەڵک لەوێ ئەوەی کە باڵین خوا پێداوە پارێکی باشتری هەیە چۆنە کە ئێوە کاتێک ڕووی لێ ئەنێن بۆی کە ببەخشێت بەدەمتانەوە دێن بۆ بەخشین بەعزێکیان خۆیان بەحقەت یەکسەریانیان بەبێ ئەوەی ئێمە خۆیان تەلەفۆنەکەن پێمانەوە کە بەرنامەیەکە بدنیان ئەمان ناسنیان خۆیان پەیوەندیمان پێوەکەن ڕێی تەلەفۆن و بەعزە شوێنترەوە بەڵام بەعزە کەسی کێما چین بۆ لایەن بەحقەت زۆر دڵفراوانە زۆر پیاوانە هاوکاریمانەکەن. زۆر لە کاتێکا خۆ دەزانی هەر کەسێ لەوێ بێ لێرە خزم و کەسوکاری خۆشی هەیە کە خۆ دەزانین چەند ساڵێکە هەرێمی کوردستان بە بوارێکی خراپی ئابوووریاتیە پڕێ ناچارە لایەک لە خوشک و برا و خزم و کەسوکارەکەشی بکاتوانانی ئەگەر کەم تەرخەمێک یا سارد و سڕیەکە بێ بۆ بابەتە گشتێکە لەوانێ ئەوە تەسیری کرد بێ وایە بەتاکیدەوە لەم کاتەیە تۆ بڵێن کەم بووە بەڵام الحەمدوللا خەڵکی کوردانی بەریتانیا هەموو وڵاتیان بەس بەتابەتی کوردانی بەریتانیا زۆر زۆر هاوکارمانن یعنی من زۆر سوپاسانەکەم دوکاندارەکان باقەت زۆر هاوکاریە ماکەن خی گەورە خێری هەموو دەستخۆشیان یەکەم زۆر سپاسەکەن مامۆستا یەک دوو پرسی گرنگ ماوە بە کەمتر لە دوو خولە قسەی لێ بکەین سوپاس دەکەم کاتی بەرنامەکەم تەواو بووە ئەم ناوگۆڕینەی کۆمەڵی ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری لە نێو خەڵکی خۆمان لە ئەوروپایە چه ئەندامانی خۆمان بن چه خەڵکێکی موسڵمانی متعاتیف و کە هاوکاری ئێمە دەستبارگری ئێمە لە کاروبارەکانە چۆن ینی تەسەورەکەی لێک بدرێتەوە تەسەورەکەیت پێشوازی لێ بکرێت یان تەسەورەکەی بەرەوڕوو ڕخ نەبێتەوە. توانم بڵێم ئەندامانی کۆمەڵی دادگەری لە ئەوروپا ئیجماعی لەسەر کە متتەفقن لەسەر ئەو ئازۆرینە کێشەی گۆڕینی ناوەکە گەڕی ناوەکە هیچ کێشێکم نەبیستە بەڕاست برا هەیە تێبینی حەزم نەکردەوە بگۆڕێ بەس هیچ وەکو بڵێ ئیفرازاتێکی نەبوو وە خەڵکی تریش بەڕاستی دوورنزیک نەمبیستووە زۆر چونکە زۆر مەجال نەبوو متابعەکەم بەڵام هەرەوە نازانم یەک دوو پیرۆزبایی بۆ خۆم هاتووە ینی لە مەسنجەرۆ کە خەڵکێک سەر بە کۆمەڵ نین ینی دەستخۆشی پیرۆزباییان یەک پرسیتر جەنابەت ئەندامی سەرکردایەتی بوویت و سەرکردایەتی دەستڵ کاتێک کۆبوونەوەکانی سەرکردایەتی لێرە لە هەرێمی کوردستان چ لە شاری سلێمانی لە شاری هەولێر بەڕێوەچن جەنابەت بڕوا ناکەم بتوانی بۆ هەموو کۆبوونەوەکی سەرکردایەتی بیتەوە چۆن ناتوانانی بچیتە خزمەت خوشک و براکانە لە وڵاتانە ئالێتی بەشداریکردنی تۆ ئالێتی دەنگدانی تۆ بڕیارەکانی تۆ کێشە و گرفتەکان و پێشنیازەکانی مەڵبەندەکەی تۆ بۆ ناو کۆبوونەوەی سەرکردایەتی بە چه ئالێتێکە ئالێتێکیان دانا پێشتر کە بڵێن دوو کۆبوونەوە جارێک بێمەوە ئەتوانم بڵێم تا ئێستا لەوانەیە لەما ئەو 4-5 ساڵە حەوت بۆ 10
کۆبوونەوە بزەوت بیرم نییە بەشدار بووم بەڵام ئەوەی گرنگە من پێش کۆبوونەوەکانە گە شتێکی ضرورم هەبێ بزانم کە قابلی ئەوەی بکرێتە دانیشتنەکەەوە ئەی نووسمۆ ئینێرم برایەک تەکلیفەکەم کە بیخوێنێتەوە لە جاتی من هەموو جارێکیش ئەو اعتیبارە دانراوە کە مادام ئەو لەوێ نییە مافی ئەوەی هەیە وەرەقەکەی بخوێنێتەوە هەندێک جار بزانم لە خەڵکی تر مافمان باشتر بۆ الحەمدوللا لە مەسەلەی ئەوکە وەرەقەیەکم ناردبێ ئەگەر 5 دقەشی ویستی بێ 10 دقەی ویستی بێ کەس عرقەلەی بۆ دروست نەکردو زۆر باش ئەگەر دواوتی خۆت لەسەر کاروباری مەڵبندەکەتان لەسەر ئەم بەرنامەیە خوشک و براکان ئەگەر قسەیەکی گرنگ هەبوو بێ من پێم بڕی بێتن یان بیریان چوو بێ بیڵن یان من نەمپرسی بێ زۆر بە کورتی سوپاس دەکەین وڵام من زۆر سپاسی تۆکەم بۆ ئەم داهێنانە ئێمەش ئەم برایانەوە ئەم خوشکەژ یانیمە یەکەم جارە بەو حەجمە بینەوە یەک ببینین و بە خزمەت ئێوە بگەین فیلەندا ئەتوانم بڵێم حەجمی ئەنداممان کەمە بەس لە ئینتخاباتەکانە هەموو جارە سەریان بەرز کردینەوە بۆ معلوماتی هەمووتان یعنی هەندێک داهێنانیان کردو مەسەن خەڵکێک کە نەک کورد بووە عرب بووە و شیعیش بووە وتێتی لەفلێتم بۆ بێن مەسەن بۆتان هەڵواسم ئەو شتانە ڕووی داوە بۆ نمونە بۆ تایبەتی بۆ مامۆستا ئەحمەدوان کە چونکە انتخاباتیەوە بۆ بەغدایە زیاتر بەڵا ڕاستە وەکو مژدەیەکیش بۆ خەڵکی بەڕاستی ئەوروپا ئەوە لێرە کاک هەردی لە بیری چوو کە ئەمانە ئینشاڵڵا لەگەڵ سنتەری نووری حکمە قسەی جدیمان کردووە ئینشاڵڵا دەورەی ئۆنلاین بۆ مناڵانی کورد بەبێ جیاوازی ئینشاڵڵا ئەوژێکە کە لە پلانەکانی بەشی پەروەردە و بانگوازی مەڵبەند بە ئیزنی خۆش زۆر بەڕێز مامۆستا سامان ڕەباتی بەرپرسی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری سوپاس بۆ جەنابەت سوپاس بۆ خوشک و براکان هەمووتان ئامادە بوون سوپاسانەکەم ئەگەر منیش ببورن ینی دەرفەتم نابێتێ بە خوشەیەک بە برایەکتان کە قسێکی بوو بێ کاتی بەرنامەکە هەر ئەوە نەبووە یەخوا بەخێر بێنەوە جارێکی تروە بە سەلامەتی و بە ساغی شەڵا بگەڕێنەوە نێو خانەوادەکانتان لە ئەوروپاش ئێمە هیوای بەردەوامی سەرکەوتن بۆ ئێوە ئاخوازین هیچ شتێکمان نەماوە غێری ئەوەی کە ئێمە سوپاسی ئێوە بکەین بۆ ئەو هەوڵ و ماندوو بوون و ئیشە جوان و چاکانی کە لە ئەوروپایکن دووبارە بەخێر بێن سوپاسانەکەین بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوێژ ئەڵلقەی ئەم جارەمان کۆتایی هات تا ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی لە نزیکەوە هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ